سڵاو ئەم کاتتان باش هاوشەوەی شار و شارۆچکاتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە کاتژمێر 6 ئێوارە دەرگای بنکەکانی دەنگدان داخران پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان دەست پێ کرد بە شێوەی کە ئەو کۆمسیۆن ڕاگەیاند بوو وێزگەیەک جیاکردنەوەی دەنگەکان ئامادەی بۆ دەکرایان کاری لەسەر دەکرا بە شێوەیە کە هەم لە سیستەمی ئەلکترۆنیکە و هەم بە شێوەی دەنگ هاوتا دەکران بۆی بزانن ئەم هاوتاکردنە تا چەند وەکو خۆی یانی یەکیانگیرە وەکو یەک هاوتان اینجا سێ با بڵێن بنکەکەی تر سێ وێزگەکەی تر ببرن ئەگەر ئەوەی یەکەم وەکو خۆی با بڵێن نسبێکی تەواوی نابایە باش بایە ئاسایی دەبوو ئەوەی تر بەدەست زیادە دەکران و ئەگەر گومان هەبوایە ئەوەی یەکەم گرفتی لەسەر بایە ئەوانی تر بە هەمان شێوە وەکو وێزگی یەکەم لە هەموو بنکێک بەدەست زیاد دەکرانەوە لەو بنکەی با بڵێن کە ڕێگەدرابوو وە میدیاکان کە ڕووماڵی بکەن لەوێوە وەکو خۆی جێبەجێ کرا بۆیە ئەوکانی دیکە بەدەست هاوتا نەکران لەوێەوە دەنگەکان باڵێن لە بنکەی یێزداندۆخت 1726 دەنگ هەبوو زیاتر لە 1300 دەنگ بۆ لایەنێکی دیاریکرا و ڕۆیشت کە ئەو بنکێ سەرەتای دەستپێکردنی با بڵێن یان دەنگدان و کردنەوەی دەرگاکە لەوێەوە قەڵەباڵغی دروست بوو پشەی دروست بوو دەنگدەران بە کۆمەڵ هاتە ژوورەوە بەڵام دوایی کە لەگەڵ کۆمسیۆن و لەگەڵ لیژنەی باڵای ئەمنی قسە کرا دۆخەکە چارەسەر کرا هەر ئەمڕۆکە بەڕێوەری بنکەی یێزداندۆخست بە شارپرسی ڕاگەیان هەوڵەکانیان چڕ کردەوە بەڵام دۆخەکە و پرۆسەکە بە ئاسایی بەڕێوە چوو لەگەڵ ئەوەشدا ڕێژەی بەشداریکردن 195 لەوێ تێپەڕان لە سنووری پارێزگای هەولێر ئەمڕۆکە دەنگدانی تایبەت باڵێن گەیشتە 90 هەموو بە شێوەیەکی گشتی بەڵام لە هەندێک بنکە تێبینی هەبوو مثلا بۆ نمونە بنکە هەبووە تایبەت بە ئاوارەکان لەوێەوە 200 کەس مافی دەنگدانی بە سرکە بەشداری کردووە اینجا لە کۆی ئەو هەموو پرۆسەیە پێشکاریش لە شاری مثلەن هەولێر لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە لە کۆیە پێشتر ئاماژەمان پێکردبوو بەرپرسی حزبی چۆتە بەردەمی یەکێک لە بنکەکان لە هەولێر ئەوەی جێگای تێبینی سەرنج بوو ئەو بنکانەی کە تایبەت کرابن بە دەنگدانی تایبەت کە هێزی چەکدار و هێزی ئەمنی بوون ژن بە ڕێژێکی بەرچاو دەبیندران یعنی ئەمە بووە جێگای سەرنج لەلایەن هەموو میدیاکارانەوە لە هەموو هێزێکی دەستگایەکی ئەمنی ژن هەیە بەڵام لەوێ ئەوانەی دەهاتن بەو زۆرە دەبیندران کە ئەمانە خێزانن هاوژینن باوک ژن و مێر و لەگەڵ کچەکەیان داهاتن نەجێدەدا تەنانەت لە میدیاکانیش وا بڵاوبووە خەڵکە بۆ دەنجی داوە وتی کاکە من نە کوردم نە عەرەبم من فارسم ئەو تێبینیانە هەبووە لێدر جگە لەوەش لە هەندێک بنکەدا لە سنووری پارێزگای هەولێر سیستەمەکە بەخاوی یاخود سیستەمی کارکردنی ئەلکترۆنیکە بەخاوی بەڕێوە چووە لەگەڵ ئەوەشدا وتەبێژی فەرماندەی زێرەفانی هەولێر نیگەرانی لەوەی نیشان داوە کە سیستەمەکە بەخاوی بەڕێوە دەچێت و هێزەکان ناتوان دەنگدەن بە جۆرێ و سانارەیە هەمانە تا پێش نیوەڕۆ 500 کەس هێزەکانی زێرەفانی توانیوتی دەنگ بداتن لەو ڕێژێ زۆری هەزاران کەس کە لە هێزەکانی زێرەفانی ئەوەندە دەنگ بدەن بەڵام ئێستادا بە شێوەیەکی گشتی دوای ئەوەی کە با بڵێن ئەو وەکو باس بکرد ئاماژەم بکرد ئەو دەنگانە کە زیرا کراونەتەوە لە بنکەکان و لە وێزگەکان ئەو سندوقانە کۆ دەکرێنەوە لە هەموو بنکەکان لە هەموو وێزگەکان دەگەڕێنرێنەوە بۆ ئۆفیسی سەرەکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هەڵدەگیرێن بەیانینە دوو بەیانی ڕۆژی یەکشەمە دەیدا کاتێک پرۆسەی دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت ئەوانیش ئامادە دەکرێن بە هەمان شێوە زیاد دەکرێنەوە ئەوانە لەگەڵ ئەوان حساب دەکرێن و
و بێک ئەنجام ڕادگەێنرێت دەبێ ئاماشە بۆ بکەم ئەمڕۆ ئەوانەی لە گرتوخانەکان بوون ئەوانەی لە نەخۆشخانەکان بوون مافی ئەو دەنگدانەیە هەبووە کۆمەڵە خەڵکی زۆری دیکە لە هێزەکانی ناوەخۆ هێزەکانی پێشمەرگە زێرەڤانی ناویان نەگەڕابەوە ئەمڕۆ بتوانن دەنگدان بۆیە ئەوەی ئەمڕۆ نەیتوانین دەنگدات لە بەیانی نادووانێ ڕۆژی دەیدا جارێکی دیکە ئەو لیستانێکە لە بەردەمی بنکەکان هەڵواسراون لە ئێوە جارێک کە ئەبدێت و سەری ئەو لیستانە دەکەن ئەگەر ناویان لێ هەبێت لەوێ مافی دەنگدانێ دەبێت